پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەریکە بنیاتی کۆمەلگایە. دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ناباتەوە بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوەیە. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، دەسەڵاتە بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار دێک کۆلدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان لەستەنیکەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەعنانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی، هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موسەکانیان پێنادن. وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاجی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی مینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارەی چوارشەمەیە و لە کوردستان کاتژمێر 9 و کاتی پێشکەشکردنی بەرنامەکانی پێشەنگ TVە. بینەرانی ئازیز، من بنار مستەفا خۆشحاڵم کە جارێکی تر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV و بەرنامەکانی ئەمڕۆمان 9 نیسانی 2025 دووتەوە پێک هاتووە کە دەگەڕێتەوە بۆ بارودۆخی ئێستای جیهان. وەک هەفتەی پێشوو ڕامانگەیان کە هەفتانە تا یەکی ئایار لە پێشوازی یەکی ئایاردا بەرنامی تایبەتمان دەبێت و قسە و باسی جۆراوجۆرمانە بێت لەسەر یەکی ئایار و خەباتی کرێکاری هەم لە کوردستان هەم لە جیهان. واتە بەشێکی بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەتە بەم گۆشەیە لەم زنجیرە باسە لە پێشوازیەکی ئایاردا پێشکەشی دەکەین. واتەوەری دووەمیشمان تایبەتە بە هەڕەشەکانی ترامپ لە ئێران و ئەو فەزای جەنگی کە ئێستا لە ناوچەکەدا خەریکە باڵ دەکێشێت. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانەی لە کۆمنتا دەیخەنە ڕوو ئاڕاستەی میوانانی بەرنامەکانی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامە سەرنج ڕاکێشەکانی ئەمڕۆ. بەڵێ بینەرانی ئازیز، هەروەک ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان ئەو زنجیرە باسەیە کە تایبەتە لە پێشوازی یەکی ئایاردا
پێشکەشی دەکەین و ئەم ڕۆژ گۆشەیەکی تری ئەو زنجیرە باسە تایبەتە بە قسە و باس لەسەر دۆخی جیهانی ئێستا و ئەو هەرایی کە سازکراوە ئەوەی کە دۆناڵد ترامپ سەرۆکی نوێی ئەمریکا باجی لەسەر کاڵای وڵاتانی ئەوروپا و چین و وڵاتانی تریش بەرز کردوێتەوە و وڵاتانێک کە لە بەرامبەری هاتوونەتە دەنگ و تۆڵەیان کردوێتەوە یاخود ڕێکە و هەڵی ڕێکردنیان لەداوە لەگەڵی هەواڵەکان هێندە خێرا خێرا دەگۆڕێن کە بەردەوام شتی تازە دەبیستین و ئەمە و کاریگەریەکانی لەسەر کرێکارانی جیهان و لایەکی ئایاری ئەمساڵدا تەوەری یەکەمین بەرنامەکانی ئەمڕۆماندا و لەگەڵ جەمال موحسین ئەندامی مەکتەبی سیاسی حیزب کۆمسیی کرێکاری کوردستان تاوتوێی دەکەین. جەمال موحسین ئێوارت باش و سپاس کا لەگەڵمانیت. سڵاو لە ئێوە و لە هەموو بینەرانی پێشەنگ تیڤی. دوای ئەوەی کە دۆناڵد ترامپ بووەوە بە سەرۆک کۆماری ئەمریکا کۆمەڵە یاسای زۆری دەرکرد و زۆرێکیان چوونەتە جێبەجێکردنەوە. یەکێک لەسەر ئەوانە زیادکردنی باج بوو لەسەر وڵاتانی ئەوروپا و چین بە تایبەتی کە لەسەر کاڵاکانی زیاتر لەسەر 100% باجەکانی داناوە. هەڵبەت دواتر دێنە سەرەوەی کە لە بەرامبەر ئەمریکادا وڵاتانی تر چیان کردووە هەم لە ڕێکەوتنەوە هەم ئێستا ئاخرین هەواڵ ئەوە بوو کە ئەمریکا وتوێتی ئەوانەی کە لە بەرامبەر ئەو بازدانانەی ئەمریکا دایناوە تۆڵە دەکەنەوە باجەکان زیاد دەکات ئەوانەی کە هەوڵە دەن ڕێکەوتن و دانیشن لەگەڵ ئەمریکادا بۆ ماوەی 90 ڕۆژ ڕایگرتووە. دواتر لەسەر ئەم بابەتانە بەوردتر قسە دەکەی بەڵام پرسم کە ئامانج لەم سیاسەتە چییە ئەوەی کە ئێستا لە دەستگا ڕاگەاندنەکانی جیهانەوە بە جەنگی ئابووری ناوی دەبن؟ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە. هەڵبەتە ئەوەی کە خۆیان چین ناولێنێن شتێکە ئەوەی لە ئەرزی واقعا ڕۆدا شتێکی ترە. یعنی تازەترین کە تۆ لەوە دەسەی پێگەت تازەترین سیاسەتی ترامپ کە سیاسەتی باجگیری زیادکردنی باجگیری بوو لەسەر وڵاتەکان طبعاً بە جۆرەی دوور و نزیکی لە خۆی و بە جۆرەوەی کە چەندێک مەسائلی با بڵین بەروبوومی هاوردەکراو بۆ ئەمریکا بەدەستێنێ باجەکانی دیاری کردووە و وەکتۆ ئاماژە پێیا زۆرترینیان وا دیارە چینە کە لە 100 بەرحاڵ بەڵام ئەمەی ناوناوە لە قەوسێکە خۆی پیاڵێ لایبریشن دەی یعنی وەکو ڕۆژی ڕزگاری وەکو بە ڕۆشنی لە با بڵین لە ڕاگەیاندنەکەیە سەبارەت بەم سیاسەتی باجگیری هاتووە گوایە ئەمریکا و ئابووری ئەمریکا لەم ئەزمەی کە تێی کەوتووە دەربازەکە و بەم جۆرە ئەوەی کاڵێ وی میک ئەمریکانە گریت ئەگین ئەمریکا جاریشکە عەزەمەتی ئەمریکا دەرەخینەوە بە حساب ئەمە بەشێکە لە زمانی ئەو سیلسلە سیاسەتە. بەڵام بۆچی ئەمە ڕووەدا و ئەمە وەکو زینجیرەیەک لەسەر مەسەلەکانی تر کە هەندێک لە ئابووری ناسانی بۆژوایی وڵاتانی ئەوروپی لیبراڵی ئەوانە جۆرێک لە پەشۆکاون جۆرێک لە چۆنەڵی شۆک بوون بەوەی کە گوایە تەسەوریان ناکرد بەم شێوەیە سیاسەتی باجگیری ترامپ ببینن. بەڵام مەسەلەکە بۆ کەسانێک کە واقعبینانە تەمەشایەکەن مەسەلەکە بۆ ئێمە کۆمونیستەکان کە لە ماوەی ئەم چەند ساڵ بە تایبەتی لە کاتی سەرهەڵدانی جەنگی ئۆکرانیایە وتمان ئەمە دەورانی تەواوبوونی باڵادەستی ئەمریکایە وەکو تاکە زلهێزی دنیا وتمان ئەمە تەواوبوونی ڕۆڵی ئەمریکای وەکو پۆلیسی جیهانی و هێز و قوتبی تر لە بەرامبەریا سەر هەڵدانەوە و وەکو بینیمان چ لە چوارچێوەی جەنگەکەی ئۆکرانیا کە ئێستاش ئەبینین بە شێوێک لە شێوەکان بەردامی هەیە شەڕ بوو لە نێوان ئەم قوتبانەیە کە بۆ دووبارە دابشکردنەوەی جیهان کە لەسەر ئەم مەسەلانە زۆر قسەمان کردووە. ئەمریکا بە هەر حاڵ ئەمەی قوڵ کردووە کە یعنی
بۆتە ئەمریکی واقعی وا بەلایەوە کە ناتوانێت تاکەزل هێز بێ لەباری ئابوووریەوە ئەگەرچی ئابوووریکی زۆر عەجیب چۆنەڵی زەخمی هەیە لەباری تەکنۆلۆژی عەسکەریەوە هێشتا بە جۆرێ بێ منافسە بەڵام ناتوانێت تاکە هێزێ بێت لەسەر مەسیری لەسەر چارەنووسی مەسەلە جیهانیەکان لەسەر دابشکردنی جیهان لەسەر تەنانەت بازارەکان بۆ بازرگانی هێزە ئەمپریالیستیەکانی تر ئەو تەنها بڕیار دەربێت بۆیە لەم نێوەیە وە لە پرۆسەی ئەوەیە کە ئەم تاکە هێز نامێنێ دێت بە جۆرێ بە هەموو شێوەیەک یاری خۆیەکە بازی خۆیەکە تاکو و تۆزە خۆی هەڵسێنێتەوە سەرنجام سیاسەتی ترامپ ئەوەیە کە ئەمریکا جۆرێک باڵێن بەرزکاتەوە ئەوەی کە ئەم سیاسەتی باجگیریە کە لەم چەند ڕۆژەی پێشوە بە جۆرە زەجەی ناوەتەوە هاتووەتە پێشەوە هەر لە درێژەی ئەو ڕەوەندە هەیە بەڵام تەمەشای کە ئەوان خۆیان باز لە چیەکە مەسەڵەن ترامپ باز لەوە کاوکوتی مەکەمیشت پێڵێ ڕۆژی ڕزگاری گوایە ئەمە ئەمریکا بەمە نەجاتەدا بەڵام هەر خودی ئابووری ناسانێک لە نێو ئەمریکاوە دیارە ئابووری ناسانی بۆژوایی لە ئەمریکاوە ئەم قسەی ئەو ڕەتەکەنەوە دوای باسی ئەماکەین کە چۆن ئەم مەسلەیە هەر لە ئێستاوای هینەکانی چۆنەڵی شەمی ئەم مەسەلانە دەرکەوتووە و ئەمە ناتوانێت اقتصادی ئەمریکا بەم معنایەک ڕزگار بکە و تەمەشاکەن لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە کە ئەم باجی دانا بۆرسەی جیهانی لە زۆر شوێن هاڕێی کردوتە خوارەوەی چێلەوانە لە بەرتابەتی لە وڵاتانی ئاسیاوە چین لە پێشی هەمیانەوە هەمویان هاواریان لێ بەرز بۆتەوە کە ئەمە بە جۆرێک درە لەوانەدا بەڵام ئەمە ناتوانێت تا سەر ئابووری ئەمریکی بە جۆرە بەرێتە سەرەوە چونکە ئەمریکا لە ناو خۆی خۆیە دەرگیری ئەزمەیەکی قوڵە قەیرانێکی قوڵی سیاسی ئابووری هەم بەشێکی ئەوەی کە لە چوارچەوەی جیهانیا باسم کرد ناتوانێت تاکەزل هێز بە ڕەنگەداتەوە تەنان ڕەنگەداتەوە لەوەی کە باشە هێزە بۆژوازی و باڵە بۆژوازیە جیاوازەکانی نێو ئەمریکا چۆن هاوچێشەکانی ناوخۆیان ڕێکخەنەوە چۆن مەسلەی چەسانەوەی کرێکار تەنزیم بکەنەوە چۆن قازانجی سەرماداران و کۆمپانیا بۆ کارتی لە گەورەکانیان زیاد بکەن چۆن ئەمە لەسەر ئەساسی بێکارکردنی خەڵکو چۆن بکەن و چۆن بیبنە پێشەوە بۆی هەر سیاستێ لەم بارەوە دێتە پێشەوە لە تەرەفی ئیدارەی ترامپەوە و دەسوو پەیوەندەکانیەوە لە پێناوی ئەمەیە هەیە طبعا ئەمە شلۆقانێک دروستەکە مەسایلێک دروستەکە با من بە کورتیش دەنگن نایە ئەگەر لەسەر بکەم ئەمە سیاسەتی دەوڵەتی ئەمریکا یاخود تەنها سیاسەتی ترامپە چونکە لە دەستگا ڕاگەاندنەکانی ئەوروپا باز لەوە دەکە کە لە نێو ڕیزەکانی نەک ئەمریکا لە ناو ڕیزەکانی حیزبەکەی ترامپ و کۆماری خوازەکانی شە بەرامبەر ئەم سیاسەتانەی ترامپ ڕەخنە و گلەی هەیە ئەزانی خۆی ئەوەی کە دەوڵەتە تەمەشاکە بەپێی سیستمی ئیدارەی بۆژوایی لە نێو ئەمریکایە لە هەر وڵاتێکی ترە ئەوەی دەسەڵات بەدەسەوەگرێ جەماعەتەکەی تر پێیان خۆش بێ پێیان خۆش نەبێ ئەو نوێنەری تەبەقەی حاکیمە نوێنەری چینی باڵادەسە لە نێو ئەمریکای یعنی چینی بۆژوایی ئەمریکیە بەڵام طبعا مخالفەت هەیە هەر لە ناو حیزبەکەی خۆی لە ناو کۆماریەکانە خەڵکیەکان تەئیدی خۆیان لە خۆساوتنی ئۆپۆزیسیۆن بوونی دیموکراتەکانەکەن چونکە ئەوان پێیان وایە ئەم سیاسەتەی من هەر بۆیە زۆر ئەوە قەوسە بەکارێن پێیان وایە ئەم سیاسەتەی ترم شێتانەیە لە قەوسەیەەکە شێتانەیە وانی و ڕزگاری ناکەو ئەزان وەختێک بۆژوایی ئەکەوێتە قەیرانەوە بە ئەنواع وەسیلەی ئەوێ خۆی دەرباس بکە بەڵام تەمەشای لێکەوتەکانی ئەم سیاسەتەکە کە بۆیە ئەوانیش هاوەریان بە جۆری لەبەرزەوت سەیری لێکەوتەکانی کە هەر ئێستا تەمەشای لێکەوتەکانی کە باشە طبعا چین بۆکو هیچێک لە منافسە هەرە گەورەکانی لەباری ئابووریەوە دیارە ئەمریکا خۆ هەروە دەسەوساندانانیشێ ئەوش ئەنواع مەسەلاک ئەنواع شتە باتە پێشەوە تەمەشای لێکەوتەکانی ئەم شتەکە لە ناو ئەمریکا چۆنە بێت سەریکە ئەم سیاسەتە بەحساب ڕووی لەوەیە لەبەرەوەی کاڵای هاوردەکراو بۆ ئەمریکا طبعا لە ساڵ 45 ئەو سێکتەرانەی بەرهمێنەرن لە ئەمریکا لە 145
بەرهەمەکانیان پشتیان بەستووە بە بەرهەمی هاوردەکراو لە وڵاتانی ترەوە ئەخرم زۆرە تقریبا نیوەیەتی نزیکەی نیوەی ئەم بەرەمانە باشە وەختێک ئەمانە ئەم سیاسەتی بادگیریە چێتە پێشەوە ئەمە بەشێکی ڕاوەستانی تێکەوێت کە ڕاوەستانی تێکوێت چەندین کۆمپانیا چەندین فابریک و با بڵین کارگەی گەورە و مەعامل و حتا دام دەستگای با بڵین سێرویسی خەدەماتی ئەوانە وەستانی تێکەوێت کە وەستانی تێکەوێ لە نێو خۆی ئەمریکایە قەیرانێک زیاتر دروستەکە تۆ سەریکە ئەمریکا ترامپ کە هاتە سەر دەسەڵات لە هەنگاوەکانی یەکەمیە پێشەوەی ئەم شتە اقتصادیە بگرێتە بەر چی کرد کەرتی گشتی لەناو کەرتی گشتی و دەوڵەتیەوە کەوتە بە جۆرە فەسڵکردنی کرێکاران و کارمەندانی دەوڵەتی هەتاکو ئێستا زیاد لە 6,000 کەس لە دەستگای لە سێکتەری دەوڵەتیە نێراوتەوە بۆ ماڵەوە کە ئەوانە بەشێکیان لە شوێنی بیمە تەندروستیەکانە کارەکان لەگەڵ پیرەکانە ئەوەی مێنتەڵ هێڵفی پێڵەن یعنی تەندروستی دەرونی و مێشکی هەموو ئەمانە تەبعاً بێکار کەوتون بە دوای ئەمەیە کۆمەڵێک لە شەریکات و تەبعاً کارتێلای گەورەش لە نێو ئەمریکایە کەوتونەتە گرتنەبەری هەمان سیاست خۆیان حازرەکەن لە ئێستاوە چەندین شەریکە هەزارەها کرێکاری نردوێتەوە ماڵەوە یاخود چۆنەڵی هینی پێداوە ئینزاریەوە پێیاوە کە لە ماوەی 2-3 مانگی ترایتر ئەمە کارەکەی لەدەسەدا تەمان ئەمە ئەزما قوڵقێنێ گوایە ئەم شتە ئەم سیاسەتەی ئەمریکا لەبەرەوەی کە ئیمپۆرت ینی هاوردەکە مەکاتەوە بۆ ئەمریکا احتیما دەکاتە سەر شتی ناوخۆیی بەڵام بەعزێ شتێ لە ناوخۆ تەمین نابێ باشە بەڵام کە لە ناوخۆشە ئەو بەرهەمانە هین ببێ ئەو شتانی بۆ بەرهەمێنان پێویستە بێ لە ناوخۆیە طبعاً تەڵەبی لەسەر دروستە بێ زیادەکە بە معنایە کە تەڵەبی سەر زیاکە سعریشی زیادە بۆی هەر ئێسای بینی بە ئەمریکاوە گرانی ڕووی کردووەتە خەڵک تۆ یعنی ئەگەر بەس بنمونە یعنی بنمونە بەرهەمێکی دانەوێڵەیی بێنیتەوە پێشەوە ینی وەکو نمونەیەک دیارەیەنەوە لە ئەمریکایە ئەگەر احتیمان نەکاتە سەرەوەی لە وڵاتانی ترەوە بێنێ لە ناوخۆیە ئەبێ نرخەکەی بەرزکاتەوە نرخەکەی بەرزکاتەوە ئەبێ نرخی نان و چی بەرزکاتەوە کە ئەوانان پێداویستی ڕۆژانە و ژیانی خەڵکن بۆیە ئەوانی کە ئەڵێن ئێمە معتەرزین ترسێکیانە لەوەی کە هاوارێک بەرز بۆ تۆ اعترازێک بەرز بۆ تۆ ئەگەر دەرفەت هەبێ باسی ئەمانەکەین کە لە چەندین ویلایەتی ئەمریکای ئێستا بە هەدەیان پرسیاری ترێتە پێشەوە بەفەلەن ئاخر قسەی دۆناڵد ترامپ ئەوە بوو کە ئەڵێ کە کاتێک بورسە هاتە خوارەوە گوتی ئێمە لە پێناو وۆڵستریتە نایکەین وۆڵستریت واتە بازاڕی سەهم و بورسەی ئەمریکا ئەمە لە پێناو مینستریتەکانی ئەمریکایەکەین واتە لە پێناو خەڵکی مەدەنی خەڵکی ئاسایی کۆمەلگادا هەروەها تێوەریکی تریش هەیە ئەوەی کە باز دەکرێت بۆ ئەوەی کە ئەمریکا پشت بە کاڵای دەروی وڵات نەبەستێت و زیاتر بەرهەمی ناوخۆیی بێنێ لە کشت و کاڵەوە هەتاوەکو پێداویستەکانی تر ئەمە بە زۆرە خۆ ئامادەکردنە بۆ جەنگ بۆ ئەوەی کە وابەستەی دەرەوەی وڵات نەبێت ئەمانە چی ئەگەێنن خۆی ئەزانی چۆنە ئەوەی کە ئاڵێ بەڕاستی و قسە زۆر جێگەی پێکەنینە تەنانەت لە سایتی ڕسمی حکوومەتی ئەمریکیە کە باسی ئەم سیاسەتی تازەی باجگیریەکە قسەی ترەمپێنێتە بۆی کە گویا کرێکاران و خەڵکی ئاسایی سوود دەبینن لەم شتە لە کاتێکە ئەوە قابلی پێکەنینی ژنێ بەرامبەری تۆ تەمەشایکە هەر ئێستا مەسەن بۆ نمونە من ئەوە چەند نمونەیەک مێناوە کە شتومەک زیاکە کە سیاری شت زیایی کرد و لەو کات لەو لاشۆتەوە هەزارانە نردۆتەوە ماڵەوە ئەی باشە خۆ هەمووان 2 هەفتە لەمەوە پێش شایدیەوەن بە هەزاران کەس لەو کرێکاران و کارمەند و مۆزەفانەی کە بێکارەکران لە سێکتەرە جیاجیەکانی دەوڵەتە تەبعاً خۆپشاندانیانگەیان بە ژیانمان تەمین نابێت لێرە بەدووە تەمینی سەحی چی وشتی جواتە ژیانمان تەمین نابێت تۆ تەمەشای ئەوەکە لەلایەکەوە لە لایچکەوە هەر ئێستا شەریکاتی گەورە خۆی حازر کردەوە بۆ نەرنەماڵەوەی کرێکاران تەمەشاکەش یعنی وەک نمونەیەک دیارە شەریکەیەکی وەکو نایک شەریکەیەکی وەکو نایک لە 37 وڵاتە نازانم چەند بەشێکی زۆری بەرهەمەکانی لە دەرەوە بەرهەم دێ باش
وەختێک کە بەرهەندی تەعاان دەستی کاری هەرزان دەستی کاری هەرزان گوایە ئیتر ئەوان هەوڵەدەن ئەم مەوادە کە لەناو ئەمریکایە بوونیە لەوێ ئەم کارە بکەن بەڵام بۆیان بەو شکلە بۆیان ناچێتە سەر چونکە طبعاً ئەوە لەوێ بێژگەلەوەی ئەمە لە ئەو وڵاتانی وەکو بەنگلادیش و وڵاتانێکی ترکە طبعاً سەریان بە ئەوەیە کرێکارانی هەرزانی لەوێ بابنی خراونەتە سەرکار لێنەوە پرۆژانە ئێستا هەموو کار لە دەسەدان تعبیرێک هەیە لە ئینگلیزیاڵێ لە دەسەوە بۆ دەم ئەو کرێکارانە لە دەسەوە بۆ دەم تەنانەت هینیان پێدراوە زۆر سەرنجڕاکێشە تەمەشاکە لە یەکی لە راپۆرتەکان هاتووە ئەڵێن بۆ نمونە ئەو کرێکارانەی بەنگلادیش ئاجلو بەرگ و ئەوانە بەشێکی زۆری لە بەنگلادیش و ئەوانە تەمین بڵێن بەرامە هێندێ تاوان بە هێزی کارێکی زۆر هەرزانە تەسەوەرەکەی ئەو جلو بەرگانەیە گاتە ئەوروپا گاتە ئەمریکا بەشێکی بە تایبەتی ئەوانەی کە لەوێەوە بەرهەمە هێندێ کرێکارەکانی سعاتی 50 سنتیان بەفساوە ئەگەر بە پارەی ئەمریکی بە دۆلار حسابی بکەیت لە کاتێکە هەر لە نێو خۆی ئەمریکایە لەناو خۆی ئەمریکایە نزمترین ئاست تەمان لە وڵات بۆ وڵاتە گۆڕ نزیمترین ئاستی حەقدەست $7.25 ئەو نێ سەیری ئەم جیاوازێ بکە جا ئەو ملیۆنەها کرێکار لەوێ کار لە دەسەدا تۆ لەم لاوە هێنیتەوە لێرە تەمان لێرە خەرجیت زیاکە چونکە مەوادی ناوخۆت سعرەکەی بەرزە بێتەوە بۆی خەرجی لە لای چکەوە کەمکەیتەوە کرێکارەکان کەمەکەیتەوە کرێکار کەمەکەیتەوە سعاتی کاری زۆر پێکی ئەمەیە مەزەلەکە و بۆیە بار حاڵ بێمەوە سەر ئەو شتەی کە تۆ وتێڵێن ئەمە بەرەمی ناو خۆی و ڕەنگە خۆی بۆ جنگ حازت بکەوانە دوور نییە ئەزانی سەیریکە ئەمریکا نە ئەوێ پیشانی جیهانی بە ملدان بەوەی کە لە ساڵانێکی پێشۆ بە تایبەتی لە دوای هەرسی بلۆکی سۆڤێت و شەرقەوە با بڵین ئەمریکا زلی هێزی جیهان بوو نایەوێ بە ئاسانی من باە پیشانی جیهانی با بڵێ بە هەموو قیمەتی ئەما پارێزم ئەی باشەوەی لە جیهانە ڕۆدا ئێستا مەگەر جەنگ نییە میلیتاریزم نییە تەمەشاکە چی لە غەزا ڕوایە تەنانەت ئەوەتە بە خۆتان نەزانن تەمان ئاگادارن کە چه هەڕەشێک لە ئێران نەکرێخۆ بە هەرحاڵ دوور نییە زەرباتی وە لە هێزم میلیشیاکانی کە سەر بە ئێران لە مەنتیقەکە بدرێ منتیقەکە بشێمانێ یەمەن زیاتر بگرێتەوە عێراق زیاتر بگرێتەوە بە تایبەتی ئەگەر ملی پێنەدا بۆ خۆتان نبینین کە چی بە زێلنسکی کرد لە ئوکرانیا بەس لە بەرەو لەولاوە بە ئیتفاقێکی دیاریکراو لەگەڵ رووسیا بگا خۆجن کۆتایی نەهاتووە لە ئوکرانیەوە تا ئەوروپا هێشتا لە بنەوە پمپیان لە ژیلەمۆکەی 40 ملیاری تەرخان کردووە لە کۆمنەوەکەی بەلجیکایە 40 ملیاری تەرخان کردو بۆی کە نێڵێ و جەنگە بۆستێت چونکە گوایە رووسیا هەڕەشەی ئەمنیەتی قومی ئەوروپا و ئەوانەی هەیە لەبەرەوە خۆیان خۆشیان ئەم سیاسەتەی ئەمریکان پێ قبوڵ نەبووە سەرنجام دوور نییە لە نێو ئەمەیە چونکە هەموو خۆیان کۆکەنەوە حتا ئەوە تا فەڕەنسا ماکرۆن فەڕەنسا و بریتانیا و ئەڵمانیا و بە تایبەتی فەڕەنسا باس لە سوپایی ئەوروپایی یەکگرتووەکەن بۆ چیانە ئەمە بۆ چیانە ئەیانەوێت طبعاً بە ناوی ئەمنیەتی پاراستنی ئەمنیەتی ئەوروپا ئەوانەوە لە هەر شوێنەکەەوە بیانێت پێویستی کرد جەنگێکی کە قوتکەنەوە بڵقی پێ بدەن بۆ ژوازی جیهانی لە ئەزمەیەکی و لە قەیرانێکی ئابووری و بە جۆرێکایە کە لە هەر شوێنێک پێویستی ببێ بۆی لی دەرچێ لە ماوەیەکی چەند ساڵیە لی دەرچێ ئامادەێ بۆ مەجەنگ ساسکە هەرێسا کردوێتی بناجێن تەماشاکە فەزای ئەم وڵاتانە چەند ئەسکەرتاریە تەنانەت باوەڕت بە ڕەنگی داوەتەوە بەسەر ژیانی خەڵکانێکی گەنج و ئەوانە خەڵکەیە ساڵایە ئەسا ئامادەن بێنمەوە ئێستا یەکێتی ئەوروپا تەنانەت هانی وڵاتانی ئەندامی خۆی داوە کە بودجەی باری بەرگری زیاد بکەن بۆ ئەوەوە دەستیان پێکردوانی زۆرێک لە وڵاتەکان چەند پێندە زیان کردووە بودجەی بۆ نە فنلەندا حکوومەتێکی ڕاستڕەوە هاتۆتە سەر ئەندەسەڵات زۆرێک لە خزمەت گوزاریەکانی کەم کردوێتەوە بودجەکەی مافکرەکەرانی زۆر کەمتر کردوێتەوە
بەڵام لە هەمان کاتدا بەشی بەرگری کۆمەکی ناتۆی چەند بەرامبەر لە ڕابردوو زیاد کردووە و ئەمە تەنها نمونەش نییە لە وڵاتانی ئەوروپادا. بەڵێ بە هەمان شێوەکە تۆ باسەکە لە نەبیجا وایە لەلایەکەوە بێکاری زیاکە یان حەق دەست و ئەمانەیە گۆڕانی بەسەرادێ لەلایەکیشەوە بودجەی ئاسکەرتارە زیاکە. من ویستم ئەوە بڵێم کە لەم هەلومەرجەیە کە ئێمە لە جیهانەوە ئێستا بە جۆرێکی لە سەرەتاکەیە وتێ لە پەیوەند بەیەکی ئارە و لە هەلومەرجێکی ئاوایە تەبەقەی کارگەچینی کارگەری جیهانی بەرەو پێشوازیکی ئارەچێ کە ڕوبەڕووی گرانیکی زیاترە بێتەوە کە ڕوبەڕووی بێکاریکی زیاترە بێتەوە یعنی باسی نسبەتی زۆر بەرزەکەن خۆیان شیکارانی خۆیان ڕاوەکارانی خۆیان چزان محلیلینی خۆیان باسی نسبەتی زۆر لە بێکاریەکەن وەکەوەی بەم نسبەتی تا ئێستا ڕازی نەبن یعنی گرانیکی زۆرە بێ بێکاریکی زۆرە بێ طبعا وەکو لە بەرامبەریشیە ناڕزاتی و اعتراضاتی خەڵک زۆرە بێ ئەمە ئەتوانی بە جۆری لێسەر سیماکانی ببینی بە خۆ ئامادەکردنی کرێکارانەوە بۆ یەکی ئار بەڵام گرنگترینی یەک شت هەیە کە زۆر پڕاستێگە دەرفەت هەبێ بە کورتی ئیشارەتی پێ بم لەم سیاسەتی ئەمریکایە تەمەشاکەوەی کە باسم کرد 6,000 کەسی ناردۆتەوە یعنی ئاها شتێکە بوو پێوترێ کۆنتراکتی جەماعی ئەمە هەڵۆش هاوتو بە عملی ئەمریکا و بەتابەت ترامپ بەهەرحاڵ ترامپ با بڵێن ئەم سیاسەتە پیاداکە کە ئەڵێ ئەوەی ساڵانی پێشوو کۆنتراکتی جەماعی هەبوو خەڵک تەعین ئەبوودا ئەمەزرا و طبعا ئەمە ئەیکردە نێو سلکێکەوە سێکتەر و بوارێکەوە بۆ ئەمە کارگەری و شوێنی اتحادیەی دروستەکردی یەکگرتوو ئەبوو ئەوانە ئێستا هەر هەڵوەش دامەزراندن ناڵۆشاوەتەوە چ جای باسکردن لێ یەکگرتووبوون و ئەوانە خەریکە خۆ بەەوە ئامادەکە بەڕسمی بانگەوازی هەڵۆشانەوەی اتحادیە کارگەریەکان بکە ئەگەرچی ئەوانەشی کەماونەتەوە زۆرتر خەریکی مفاوەزات و بەیناوبینین یعنی بۆ نمونە لەم هینەی ئەخیرەکە ترامپ کردی کۆنفدراسیۆنی ئیتحادیەکانی نەرویج هاوشانی نوێنەری یەکێتی بازرگانان و سەرۆکی وەزیرانی نەرویج گەشتە یەکێتی ئەوروپا ئەو بۆچیە خۆ بۆ نییە ئەوان لەوێ باسی مافی کرێکاران بکەن بەڕاستی بۆ ئەوەیە خۆ بگونجێنن لەو بینەیە ئەمانی شۆم توانن وەکو بە ناوی اتحادیەکی کارگەریە چۆنەڵێ ڕۆڵی خوان ببین لەوەی کە کرێکار ڕابێنن دەستەمۆی کەن مفاوەزاتی بکەن خۆ بڵێن تۆشە بێ خۆت بوو هەلومەرجێکی لەم بابەتە حازر بکەیت ئێستا ئەیڵێن بە ئەنوە ئەخبارەکان ئەیڵێن خۆتان بۆ حازرکەن گرانی دانەبەزێ سوودی بانقەکان دانەبەزێ تەمانەمانە تەسیرەکە تۆ کرێکاران نێریتەوە بۆ ماڵەوە لەولاشەوان دانابەزن ئەی ئیتر خەڵک خۆ هاواری لەبەرز بێتەوە هەلومەرجێک دێتە پێشەوە کە قورسایەکی زیاترەکە بەڵام لە بەرامبەر ئەمانەیە خۆ خەڵک بێدەنگ نابێت بە هەر حاڵ ئەگەر لە یەک جوملای بیڵێم ئەوەی لە جەنگی جیهانی دووەم بەدواوە کە جەنگ تەواو بوو تر لەو ئەزماتە بۆ ژوای لە ئەزماتەکان دەرچوو سۆشیال دیموکراتی بە جۆرێ باسییان لە وەلفێر و با بڵێن خۆش گوزەرانی و ئەمانە کردن بیمەیانەدا ئەوانەداوانەدا ئەوە بە عەمەلی لە ماوەی ئەم چەند ساڵەیە بە تایبەتی لە دوای کۆرۆناوە هەنگاو بە هەنگاو کەمیان کردوێتەوە ئەم هەنگاوەی ترامپ ڕۆشن نیشانێدا کە ئەو شتەی بە سیستەم کرابوو ئەبێ وەڵام بەشتی خەڵک بدرێتەوە و پێداویستەکانی تەمیل بێ ئەوانە بن بە مەسائلێکی پشتگوێخرا و لە کەنارخراوی ڕسمی و دەوڵەت بە هیچ جۆرە جواب بەمان نادا لە هەلومەرجێکی لەم بابەتایە چینی کرێکاری ڕوولاییشی ئایرەکە کە من پێم وایە بە معنای تەحەدایەتی زۆر ڕوبەڕووی ئەم تەبەقەیە بێتەوە بۆی وای کە لە جوڵانەوەکانی گیشی ئایر و جوڵانەوە کرێکاریەکانی ئەم ساڵا تەرکیزی ئەسڵی لەسەر مەسەلانە بێ وەکو تەبەقەیەک یەکگرتوانە لە بەرامبەر چینی بۆ ژوایی جیهانیە بێتە مەیدانەوە وە بتوانێ حتمەن پێشەنگی خۆی کە هەر ئێستا بەڕاستی لە نێو گەنجانە زۆر خەڵکێکان کە باز لەواکەنە بێ ئیدیەکانی مارکس بەدەسەوە بگرینەوە سۆشیالیزمی مارکس بەدەسەوە بگرینەوە سەرنجام ئەوە پەیوەندی بەوە هەیە کە چەندێک ئەچێتە بابی خۆڕێکخراوەی و ڕێخستنی تەنزیمی کۆمونیستی و مارکسیستیەوە بۆ وەرە کاتم گرتن بەڵام ئەمە جارێک لەسەرەوەش پرسم ڕەوتە چەپ و سۆسیال دیموکراتەکان کە لە وڵاتانی ئەوروپا تا کاتێک
ئەحزاب ڕاستەکان لە دەسەڵاتە بوون بەڵێنیانەدا کە دواتر ئەمان دێن چاکێکەنەوە ئەو مافەکرێکاریانەی کە بەرەی ڕاست تەغییری تیاکە ئەمان دواتر باشتریەکەنەوە وەکو جارانی لێکەنەوە هەتا وەکو دوایی بەڵام ئێستا حساب زیاتر ئەم ڕەوتە لەگەڵ بەرەی ڕاستە زیاتر ئەگونجێت یعنی جیاوازێکی ئەوتۆی نییە هەم لە بەرامبەر جەنگی ئوکرانیاوە یەکێکە لە نمونونەکان بەڵام بەرامبەر ئەم اقتصادەشە یعنی تەنانەت وەکو بەڵێنی هەڵبژاردننیش باز ناکەن کە پێچەوانەی سیاسەتی دەسەڵاتدارە ڕاستڕەوەکان و حزابە ڕاستڕەوەکان بجوڵێن جورئەت ناکەن چکە لە کاروان دواکەون بەڵام سەیریکە خۆی سۆشیال دموکراتی و ڕاستی لە بەرامبەر شۆشی ئۆکتۆبەر کە بە شۆڕش کرێکار هاتە مەیدانەوە شۆڕشی سیاسی ئەنجامدا دەسەڵاتی بۆژوایی لە کارخست دەسەڵاتی کرێکاری هاتە مەیدانەوە سۆشیال دموکراتی کە طبعاً سۆشیال دموکراتی لە وەختەوە کە خۆی قوت کردەوە لە ناو وڵاتەکانە بەشێکی یەکێ لە ئیشەکانی بۆ پێشگرتن بوو بەم ڕەوتی شۆڕژێڕینی تەبەقەی کارگەر بەوەی کە کرێکاران خەفەکەیتەوە داینەوێنیتەوە بە هەندێک وعد و وعودە و هەندێک چاکسازی بۆ ریفۆرم و چوزانم دانی ماف و ئەوانە کە لە سەرنجام لەژێر باری شۆشی ئۆکتۆبەرە ئەم شتە هاتە پێشەوە ئێستا وەختێک ئەمانە لە باری عملیەوە دەوڵەتەکان بۆیان گونجاوە کە ئەمانیان فرێداوە یعنی تووڕیان هەڵداوە وەختێک بە عملی ئەیبینی سیاسەتی ڕاستەوی بۆی کە بۆژوازی لە قەیرانەکەی دەرباز بکە ملی پێوە ناوە مافی خەڵکە سێنێتەوە بیمەکانە سێنێتەوە ئامادەیە سەدان هزار خەڵکی پیر بخاتە سەرجادا و بخۆتان ئامارەکانە بینن کە هۆم لە خەڵکی بێخانەولانەی لە وڵاتانی وەکو ئەمریکا و بریتانەوانە چۆن چوونەتە سەرەوە دەسەڵاتێک کە ئەوەی کردی و بۆی چوو بێتە سەر سۆسیال دموکراتی جوورەتی و ناگا بڵێن بێمە سەر حکوم ئەوانە چاکەمەوە ئەوە یەک دوو ئەو پایانەی ئەو لەسەری بە حساب دامەزرا بوو بە ناوی خۆشگوزەرانیەوە نەماوە بیمە نییە کار کە تۆ یعنی تۆ حەقی کارکردن و دامەزراندنەوەی کە باسم کە حەقی تەنزیمی جەماعیت ببێ ئەوتەوە هەڵەوەشێتەوە ئەو لەسەر بنەمای چیەوە کە بۆیە بێ یا بێ خۆی بگونجێنێ بەبێ ناوەکەی خۆی بگۆڕێ نمونەشمان هەیە ئێستا حیزبی بە ناوکرێکارانی نەرویج کە لەم چەند ساڵەیە لەسەر دەسەڵات بووە بە تەواوەتی سیاسەتی حیزبی ڕاستی بردە پێشەوە تاکە فەرقەوەی هەبوو کە وەختێک هاتە دەسەڵاتەوە جەماعەتی حیزبی سانتەری نەرویج کە بەشێکیان لە ڕاست جیابوو بوونەوە پیان وابوو نەیانتوانێت دەوڵەت بەڕێوە بەرن کە هاتنە ناو حیزبی سنتەرەوە سنتەر ئێتلافی لەگەڵ حیزبی کرێکارانە کرد بە ناو کرێکارانە طبعاً کە کردی هەم سیاسەتی ڕاست فعلەن حیزبی ڕاستی سەپان بەسەر ئەمە و کردی بە مەرجی بەشداریکردن لە نێو ئێتلافەکەیە و سیاستەکانیان چوو پێشەوە هێواش مافەکانی خەڵکیان سندۆت بیمەکانیان کەم کردوتەوە ئێستا لەوانەیە لە وڵاتی چۆک و نەرویجا هێشتا ئەم کار ئاهوەنتر بچێتە پێشەوە یەکسەر هێرش بۆ سەر هەموو مافەکانی خەڵکی کرێکار و زەحمە چێژ نەکەن بەڵام لە وڵاتانی تر ئەمە کراوە تۆ ببینێت لە ئەڵمانیا بۆ ڕاستڕە و سەر بەرزەکاتەوە تۆ ببینێت لە نەگەر لەوەیە بڕۆ سەری هۆڵندا سەری نەمسا سەری سویسر سەری ئەمانەکە بۆیە من ئەوە بڵێم کە ئەوان ئیتر یعنی وعدی چی بن ینی بۆ نمونە بڵێن چی بڵێن ئەو سیاسەتانەی کە ڕاشەوی کردوێتی ئێمە هەر هەمووی هەڵەوەشێنینەوە تەبەخەکان کە بۆ ژوازیە لیان ڕاستە بێتەوە لێ بابەت تۆ وەڵامی ئەزمەکەی من نەگنادەیتەوە خەریکە لێم قوڵەکەیتەوە بەر حاڵان باسێکی ترەکە چۆن ئەوانەیانەی وەڵام بە قەیرانەکانی خۆیان بدەنەوە بەڵام ئەوان جورئەتی ئەوە ناکەن بە حاڵ ئەتوانن بڵێم کە ئەهلی ئەوە نین تەنانەت بچووکترین چاکسازی و باشی بۆ ژیانی خەڵک بێنن بۆیە بە خۆیان جووتکەن پێمە ئەوانجی لە قەیرانە کاتمان زۆر بەکارهێنا بۆ ئەم تەوەرە و ئەم بابەتانەش هەمویان ئەکرێت چاوپێکەوتنی تایبەتی لەسەر بکەین بەڵام ئەگەر قسەیەک ما بێت لە پەیوەند بە دۆخی کرێکارانی پێشوازی لایەکی ئایارتەوە بتانەوە لە ماوەی یەک خولەکێکدا بڵن فەرمون بە کورتی من تەنهاواڵم کە من پێم وایە سیمای یەکی ئایاری چۆن ئەوە چینی بۆژوایی بە هەموو شێوەک پەلامارەکانی خۆی دەست پێکردو زیادیەکە چینی کارگەری شەروا دانانیشێ ببینێن لە ناڕەزایەتیەکانی ئەم دوانەی یۆنانەوە تەمەشا بکەن لە ناڕەزایەتیەکانی هەر ئێستای چەندین ویلایەتی
ئەمریکاوە بە ناوی هانز ئۆف ینی دەست هەڵگرن کە مباشر مەبەستیان لە ناو دوورشمەکانیانەوە بەسییان ترامپ و ئێلۆن مەسکە ئەمانە لە چەندین وڵاتە بەدەیانەوە بگرە سەدان هەزار خەڵک هاتووە سەرجادا داوای ئەواکەن کە ژیانیان باشتر بێ. پێم وایە ئەمە سەروسیمایەکەدا بە جوڵانەوەی کرێکاری یا با بڵێن ئایاری ئەم ساڵوە ئەمە تەنانەت ناچار هەنێک لە پێشڕەوانی ئیتیحادیەکانی ژوالیەکە کە دروشمی ڕادیکاڵانەتر و زیاتر بە خاتری چۆنەڵی بەژەوەندی چینی کرێکار بڕات پێشەوە سەرنجام ماوەتەوە سەرەوەی کە ئێمەش و کۆڵسوڕەوانێکی کۆمونیستی لە دەرەوەی وڵاتە چۆن بتوانین هەم سەرنجی یعنی کرێکارانی کوردستانیش کە لە چێ هەلومەرجیەکان لەگەڵ ئەم هەلومەرجەیە ئیندیماچ پێ بکەین و پێی ڕنگ باتەوە و هەمیش ئەمەی جیهانیش بە جۆرێک ڕنگ پێ بدێنەوە لە ژیانی وەخەباتی کرێکارانی کوردستانە پێم وایە ئەماتوانێ یەکی بێ لە کار و وەزیفەکانی ئێمە. جەمال موحسین لە ڕێکخراوی دەرەوەی حیزبی کۆمیستی کرێکاری کوردستان زۆر سپاس لە بەرنامەکانی وشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش و ماندوو نەبن. عزیزان وچانێکی کورتە دەین و پاشان بە هەڕەشەکانی ترامپ لە ئێران کە لە چاوپێکەوتنی پێشوشدا بە شێوەیەک ئاماژەی پێدرا تەوەری دووەمی بەرنامەکانی ئەم شەومانە و لاگەڵمان بمێننەوە. بەڵێ بینەرانی ئازیز تەوەری دووەمی ئەمڕۆمان تایبەتە بەو قسە و باس لەسەر ئەو هەڕەشانەی ترامپ لە ئێرانی کردووە و ئێستاش فەزایەکی جەنگی خەریکە جارێکی تر لە ناوچەکەدا باڵ دەکێشێت. ئەم بابەتش تاوتێ دەکەین لەگەڵ محەممەدی ڕاستی لە ڕابەری حیزبی حکمەتی سخەتی ڕسمی. محەممەدی ڕاستی ئێوارە باش و سپاس کا لەگەڵمانیت. سڵاو بۆ ئێوە و بۆ بینەران و بیسەرانی پێشەنگ تیڤی زۆر سپاس هەوەنەرگێ. زۆر سپاس. ئەگەر سەرەتا داوا بکەم یەک تۆس کامێراکەتان داگرن بۆی کە باشتر بتان بینین زۆر سپاستانەکەم. ئەمێ لەوە دەست پێ بکەم کە لە ماوەی ڕابردوودا سەرۆکی دووبارە هەڵبژەراوی ئەمریکا دۆناڵد ترامپ نامێک دەنێرێت بۆ خامنەیی لەلایەکەوە داوای دۆستانە دەکات و بەڵام لەلایەکیشەوە هەڕەشە دەکات و ئێستا بە جۆرێک ئەتوانین بۆی ئەوە بکەین کە هەڕەشە لە ئێران دەکرێت لەلایەن دەسەڵاتدارانی ئێستای ئەمریکاوە. جارێ ئەمە پرسم ئەمە چی دەگەێنێت لە سیاسەتی ئێستای ئەمڕۆدا؟ هەروە خۆشتان ئاگادارن ئەمە ئەوەڵ جار نییە کە حکوومەتی ئەمریکا هەڕەشە لە ئێرانەکە بە بۆنەی مەسائلێکەوە کە شاید کەم واقعیەتی بێ. ئەوان مەسلەی هەستەی و مەسلەی بەقەوەتبوونی ئێران و حمڵەی بە ئیسرائیل و ئەو حساباتە فرەتر ئەگرنە نەزەر و گرتویانەتە نەزەر. ئەمە هەیە وەلێ ئەساسەکەی ئەمە نییە. ئەم هەڕەشە و گوڕەشانە فرەتر ئەوەیە کە فشارێکی حەدە ئەکسەری بێنن ئەوە سەر لەلایەکۆ بەم قسانە و بەم نامانە و ئەو ئەدەین لەو نقطانە و ئەوەی نەبەراکردی ئەتۆمی و ئەوە ئەدەین لە سپای پاسداران و ئەم مەوزوعانە کە خۆشتان و خەڵکی تەواوی دنیا بیستویانە مرەتەب ئەم مەوزوعانیە کردووە سۆتران. بەڵام ئەساسەکەی هەر وەک هەر بازاڕیەک هەر مامەڵەگەرێک خەریکن بە یەکۆ مامەڵە ئەکەن سات و سەودا ئەکەن قسە لەسەر ئەوە ئەکەن کە کامیان بتوانێ بە ئەو مەوزعەوە هەسیان بەو هەڕەشە و گوڕەشەوە کە ئەیکەن بتوانن ئیمتیازێکی زیاتر لەو یەکەکەیان وەرگرن. ئەساسەکەی ئەمەیە. ئەوە نییە من بڵێم بە هیچ عنوان شەڕ نابێ وەلێ احتماڵی زۆر کەمەکە شەڕ ببێ بە بۆنەی ئەوە کە
ئەو احتمالە ضعیفشە بۆیە ناڵێم 100% ئەو احتمالە ضعیفیشە بە بۆنەی وەضعیەتی ئابووری و سیاسی تەواوی کاپیتالیسم و سەرمایەداریە لە دنیا وەضعیەتێکی زۆر ناهەنجار و خراپیان بەبارهێناوە کە بەشەریەت بە تەنگ هاتووە بەدەستیان و بۆیە بۆ نەجات خۆیان لەم وەضعیەتە نالەبارە ممکنە بە دەرەجەیەکی زۆر زۆر ضعیف ممکنە شەڕش بکەن بەڵام ئەوە ضعیفە ئەساس و بناغەکەی ئەم هەڕەشە و گوڕەشانە لە ئەوڵۆ کە جمهوری ئیسلامی وت من مذاکرە ناکەم ئەمریکا ئەیوت ئێمە هەر لێدەین ئیسەگەی وەسە سەر ئەوە کە نامە نووسراوە خاڵهایەکی تیا دیاری کراوە ئەویە کە ئاشکرایە بێن بایەک و بێن با بە یەک و مذاکرەکەین عاقبەت جمهوری ئیسلامی قبولی کرد کە بە وەسیلەی غیرە مستەقیم کەسێک لە بین نابێ ژەمارەتیان هەڵبژاردووە کە لە بین نابێت و ئەم قسە و باسەوە هەیانە لەسەر مەوزوعەکان خۆیان باسی بکەن کە بتوانن بە هەر میزانێک امتیازاتێک لەو یەکەکەی تریان وەربگرن ئەلعان بە شایەدی تەواو دنیا ئەو خەلیج و ناویە پڕ کردووە لە هەواپەیماهای جەنگی زۆر گەورە و زۆر قرس و قایم و کە بێسابقە بووە لە توول تاریخە لەلایەک و ئەوەسە لەلایەک و ئەم شار ئەکسەریەکە مرتب اقتصاد ئێرانی وێران کردووە لە ماوەی 1-2 ساڵ ئەخیرە لە 100% زیاتر چوەتە سەر و دولاری سەر لەسەر 150,000 لە بازارە مامەڵی پێکردیە و ئەمە بووە بە باعث شارێکی زۆر زۆر عەزیم بەسەر شان کرێکاران و زەحمەتکێشان و خەڵکی ئێران ئەمێ لەسەر ئەگەری جەنگ بپرسم ئەگەرچی ئێوە بە ئەگەرێکی لاوەستان بینیم بەڵام فەزای جەنگ ئێستا باڵی کێشەوە بە ناوچەکەیە تەنانەت لە عێراق و کوردستانی عێراقیش کەسانێکی زۆر خەمی ئەوەیانە ئەگەر جەنگ بوو چی ئەم ترسەی خەڵکی واقعیە یان بۆچی خەڵکی هێندە پێیان وایە و مەترسی جەنگ بە ئەگەر ئەبینن نظرات مختلف هەیە ئەحزاب و سیاسەتمەداران و جەرەیاناتی مختلف هەرکەس بۆ خۆی لە زاویەی خۆیۆ لە ڕەوانگای خۆیۆ تماشایەکە مەسەلەن ڕاست و سەڵتەنەت تەڵەب و مجاهد و ئەم دار و دەسانە خواخوایانە یەک دەقە تەخیر نەبێت و حملە کرێ بە ئێران و ئێران ببێ بە وێرانە بەشکم ئەمان وەکو قەلە ڕەشە بڕۆنەوە بەسەر ئەو مەملەکەتۆ حکوومەتکەن وە مرەتەب لە رادیۆ و تەلەڤیزیۆن و نووسراوەکانیان و مرەتەب تەبلیغ بۆ ئەوەکەن کە حتمما ئەم جارە لێدا چۆن لێ نادا قسەیان کردووە بەرامبەری جوێنیان پێداوە فڵانیان کردووە پرساریان کردووە ئەمە لەلایەک و ئەمان لەلایەک و کەسانێک لەناو خودی جمهوری ئیسلامیە بەرامبەر بە ئەمریکا هێشتا تونوتیژن هێشتا لەوە حاڵی نەبوون موقعیەتی جمهوری ئیسلامی هالە چ وەضعیەتێکە ئەوانی ژەژن ئەشێ ئەم شەڕە بکرێت لەلایەک ترۆ ئەگەر بمانەوێت ئێمە قەزاوەتێ دروست لەسەر ئەم مەوزوعە بکەین ئێمە بەوە پشت ئەستورین تماشای ئەوزاع و ئەحواڵەکە و تاریخی ئەەکەین وا ئەم جەریانانە و ئەم دەوڵەتانیاتە ئەلئان خۆتان ئاگادارن زیاتر لە 90 کشوەر وڵات لە دنیا خەریک شەڕە و هەر بە قسەیش ترامپ خەریکە ئەبێ بە شەڕێکی بووە ئەڵبەتە بۆ بە شەڕێکی جەهانی جا ئیستا ئەگەر چین نادا لە ئەمریکا یا ئەمریکا نادا لە رووسیا مستەقیم بەڵام ئۆکراین بە شێوەیەکی ئێمە پێڵێن نیابەتی نمایەندەی ئەمریکا خەریکە شەڕەکە لەگەڵ رووسیا ئێران خەریکە شەڕەکە لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا و ئەم حساباتە لە سووریا هەر هەمان دەسوور کابرای قاتڵ و جەنایەتکار تا دوێکە حکم گرتن و ملیۆنیان بۆ دانابوو بۆ دەستگیری کردویانە بە ڕێژمهور لە سووریا و ئەسڵەن ئەوزاعەکەیان بە جۆرێ ئاڵۆزاندووە و شێواندویانە کە بەشەریەت بەڕاستی ئەمنیەتی بۆ نەماوە بەشەریەت کەوتووەسە تەنگناوە و خۆشیان گیریان خواردووە بە دەست وەزعەکەەوە مەسەلەن بۆ نمونە من بۆیە لەم شەڕ نابێ ئەوان وتیان ئێمە
بە ڕۆژێک غەزە تەواوەکەین وەچێ ئیسە ڕۆژێ نە دوان و دوان نەسییان و مانگێ هەچێ ها لە غەزا حەماس تەواویەکەین ئەدەین لە حزب الله لە لوبنانە تەواویەکەین لە یەمەنا غەیرەز ئەوە 15 ساڵە دا بۆ 15 ساڵە عەربستان و ئەمارات و ئەوانە ئەدەن لە یەمەن مرتب و مرتب خەریکە ئیسرائیل بۆ وسیلەی ئیمریکا ئەدا لە یەمەن وەلێ هێشتا گیریان خوارۆ بەدەستیوە ئەو بە شایەدی خۆتان وەزعیەت عێراق دوای ئەم هەموو ساڵە کە ئیمریکا وێرانی کرد بە سەریەکە هێشتا خۆی نەگروەست و ئەو وەزعیەت ئەفغانستان هەی شەڕەکەین لەگەڵ ترۆریستا و ترۆریستیا ئەبین و دموکراسی دامەرزێنین بە ئەڵاو ناوخوا چوون بەرەوپێری دووبارە هەر ئەوانۆ هاوردنیانۆ لەسەر دەوردایاننا بۆیە ئیمریکا خۆی لە بنبەستا قەراری گرووە ناتوانێت دەرقەت نایێ وەزعیەتێ وا ئیمڕۆ ئەو حوسیانە وا ئەمان بە هیچ ناویانە بن و حەچی ڕۆژێژن ئیتر لە ڕیشە دەریانگەنن گیری خوارۆ بەدەست حوسیەکانەوە شەڕ ئەکا لەگەڵ ئێران ئاخر ئێران خۆ ئوردۆن غەزە نییە ئێران خۆ لوبنان نییە ئێران خۆ حوسیەکان نییە کە هیچ کامێکی بۆ تەواو نەکراوە ئێران مەملەکەتێکە دعای قودرەتی هەیە بۆ خۆی دەسەڵاتی هەیە نیروی هەیە ئیمکاناتی لەخەرا ئەسلح و وێرانکەری هەیە وە لە گشت ئەمانە بەولاوە هیچ کامێکیان نایەنەوێ شەڕکەن خۆیان ترامپ ئەڵێ من شەڕ ناکەم جمهوری ئیسلامی ئەڵێ ئێمە ئەدی شەڕ نین جا ئیتر ئەمان لەم لاوە حرف وەکەن لەم ئاورە و ئاور خۆشەکەن بێ ئەوە نوکە دەرزیە بەخەم ئەو خەڵکۆ بن کە ئەگەر شەڕ ببێ چی بەسەر ئەو خەڵکەیەت چه هەناسە سەردیە چ ماڵوێرانیە چ دەربەدەریە چ خوێنێ ئەڕژێ لە مەملەکەتێکی 92 ملیۆن نەفەریە یەک نوکە دەرزیێویانە نییە لە بەرچاوە هەر ئەوە بەشکم بیر و خێنێت و ئەمان بچنە جێگەکەی بەڵام باس فەزای جەنگیت کرد لەسەر بپرسم کە لەسەر فەزای ئێران ئەم فەزای جەنگەی کە هاتووە بە هەر دەرەجەیەک بێت و ئەگەر جەنگ چەندە لاوازیش بێت بەڵام چەندێک کاریگەری داناوە لەسەر بزوتنەوەی ناڕەزایەتی جەماوەری بە تایبەتی ئەو بزوتنەوەی کە لە دوای قەتلی ژینا ئەمینیەوە هاتە ئاراوە چەندێک کاریگەری لەسەرم بزوتنەوەی داناوە ئەی ئەگەر لەبیرت بێ ئەو جارەکەنە ئەو جارەکەی تر من وتم فەزای شەڕ بە زەرەر خەڵکە ئەو جارەکەی تر دووبارە لێمە پرچیە وتە دیسان هەر لەسەر ئەو باوەڕەن ئێوە من ئەردم کردی بەڵێ فەزای جەنگی بە زەرەر خەڵکە فەزای جەنگی کوتەکێکە بەدەست ئەم حاکمانۆ خەڵکی پێسەر کوتەکە لە وەختێکە شەڕ ببێ بۆمباران ببێ خەڵک خواخوایە کونێکی دەستکەی و خۆی پیاکە نییە لە فکرەوە ئیزافە دەستموت بگرێ نییە لە فکرەوە مناڵەکەی بەرسی نەبێ نییە لە فکرەوە ژیانەکەی بگۆڕێ نییە لە فکرەوە ئەمنیەتێک بەرقەرارکە خواخوایەسی بە جۆرێ لە گۆشەیەک و نان ئەو ڕۆژێ بەدەست بێنە بێنێتەوە بۆ مناڵەکان کە ئەگەر دەستی کەوێ کە ئەگەر بۆ نەی کوشت بێ و خۆی و مناڵەکانی تیانە بردبێ ئەمانەوە فویان کردووە بە سڕناو خەریکن فوەکەن بە سڕنا بۆ شەڕ ئەسڵەن ئەمانیانە وازانن شەڕ کایەکی مناڵانەیە بێ ئەوە نوکە دەرزیە ئەحساس مەسئولیەتکەن لە مقابل جامعە بۆیە ئەوەڵەن هیچ کامیان شەڕیان نایە خۆشیاناڵێ شەڕمان نایە دوومەن فەزای جەنگی چ لە عێراق چ لە ئێران چ لە هەر گۆشەیەکە کە ببێت کە ئیسە مەسەلەن سووریە ئەبینی بە زەرەر کۆمەڵگایە بە زەر جامعەیە جامعە پاشەکشەی پێ ئەکرێ لەو مبارزاتە بە شایەدی خۆتان ئەو کاتەی 401 لە نەزەرا بگرە کە ئیسەیش دەستکەوتەکانی هەر هەیە دیارە وەک ئەو وەختە نییە بەڵام هەر هێشتا خەریک ئەگەر گەشتنە سەر ئەو مۆزوعات توانین مۆزوعەکەی لە ڕابطە لەگەڵ خەڵک ئێرانە بیکەینەوە کە چۆنە خەڵک خەریک خۆ حاضرکردنن خەڵک خەریک خۆ سازماندانن خەڵک نایانەوێ ئیتر 57 و 400 یەکێکی تر دووبارە تکرار بێتەوە وایە ئینقلابمان کردووە و یەکێتر بێتە سەر دەور و دانیشە بەسەریەوە خەڵک ئەوێ ئەم جارە بە دەقاڵەتگەری خۆی بە سازماندەهی خۆی بە مبارزەی خۆی کارێ بکات کە ڕیشەی خۆی لەناو ئەم جامعە دا بکوتێت و خۆی قدرت خۆی بگرێ بەدەست
بەڵام خەڵکێکی زۆر لە ئێران خوازیاری ڕوخاندنی کۆماری جمهوری ئیسلامی ئێرانە نەکرد لە ئێران لە زۆرێک لە ناوچەکەدا ینی خەڵکێکی زۆر ئومێد دەکەن ئەم دەسەڵاتە لە ئێرانە کۆتایی بێت بە بۆچوونی ئێوە گرێدانی ئومێد بەوەی کە ئەگەر بێت و سەرنجە ئەمریکا هێرشی کردە سەر ئێران و کۆتایی بەو دەسەڵاتە هێنەوەکو چۆن لە پێشتر لە ئەفغانستان و لە عێراقیشە کردی چەندە دروستە گرێدانەوەی ئومێد بە دەسەڵاتێکی وەک ئەمریکا بۆ ئەوەی کە کۆتایی بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێران بهێنێت بەڵێ شاید تۆ هەر بۆ بیسەران و بینەرانی تلڤیزیۆنەکە پرسیارەکە بکەی ئەگینا هەر کەسێ لە ئێران و لە عێراق و لە سووریە و لە ئەفغانستان و لە لوبنان و لە میسر و لە لیبی و لە تونس و لە گشت ئەمانە ببێت کە سەردەمی خۆی ئیمریکا گشت ئەمانیە وێران کرد و ئیسەیش ئەو وێرانیە ئیدامەی هەیە خەڵک هەر برسی و احتیاج و محتاج و نەبوون و ئەمنیەت نییە بە هەچێ جۆرە بێ ئەمنیەتی و مطمئنی لە ژیان و هەر کە دەڕواتە دەرۆ بەیانیە ڕواتە دەڕ لە ماڵ بە تەمایرەوە نییە خۆی مناڵەکەی خێزانەکەی بگەڕێتەوە ناو ماڵ ئەمە خەڵکی ئێران بە گۆشت و ئێسقان و ئەمیانەت بۆ معلوم بووە کە دەخاڵەتی ئیسرائیل دەخاڵەتی ئیمریکا بە هیچ عنوان ناتوانێت ڕزگاری بەخش بێ و مخالفەتیان کردووە مخالفەتەکەن خەڵکی ئێران ئەگەر تەظاهراتەکەن ئەگەر بازنشستەکان ئەگەر کرێکاران لە کارخانەکانە ئەگەر پەرستاران لە خەچەخانەکانە ئەگەر دانیشتویان لە دانشگاهەکانە ئەگەر دوو قسەکەن یەکێکیان عەلەیهی شەڕە کە شەڕیان ناوێ و دەسەڵاتی ئیمریکا و ئیسرائیلیشیان ناوێ چونکە هەر ئیمڕۆ کە ترامپ هاتووە سەردەور ئیمریکای ناوەسە قوڕ دۆلاری شکاندووە تەڵای شکاندووە ئەنواعی بە هەزاران هەزار کرێکاری دەرکردووە عەلەیهی خارجی 1001 ئیقدامی کردووە هەڕەشە لە کانەداکە هەڕەشە لە ئێرانەکە هەڕەشە لە عێراقەکە هەڕەشە لەکوێ لە ئەمەی دانمارک لەکوێ هەڕەشە ناکە لە هەموو ئەم دنیا لە چین خەریکە هەڕەشە ئەکا جا ئەگەر دنیا بە شەڕ چاک بوایە ئەشیایسە ئەم خەڵکە کشتی کەوتایەتە ئیسراحەت بەڵام ئەم شەڕانە ئەگەر وەکو زوو وەک شەڕانی دووم و بەرلەوە شەڕێکی جەهانی دەست پێ نەکردووە بەڵام ئەمانە خەریکن بە وەسیلەی ئەو نیروانەوە خۆیان دروستیان کردووە ئەم شەڕیانە مرەتەب گەشە پێداوە ترامپ گوایە بەم شعارەوە هاتووە سەردەور و توێتی من شەڕ نایڵم ئیدامە پێیاکە لە ئوکراینا شەڕ تەواوەکەم لە غەزا تەواویەکەم لێ ئێران مەسەلەی ئێران حەلەکەم عێراق حەلەکەم وەلێ ئەبینین مرەتەب ئەدا لە یەمەن مرەتەب بۆمباران یەمەنەکە مرەتەب ئەسلحە ئەدا بە ئیسرائیل خەریکە غەزە بۆمبارانەکە خەریکە لوبنان بۆمبارانەکە خەریکە سووریە بەشێ لە سووریای گرتووە ئەمانە نمادی وێرانین نمادی نابودکردنی جامعە سندنەوەی ئیسراحەت و ئەمنیەت لە کۆمەڵگان بە هیچ عنوان سەلاحیەتی ئەویانە لە لای خەڵک نییە کە ئیدعایەوە بکەن دموکراسیەن ئەرێ دەورەیە وتیان دەورەیە کەسانێ باوەڕیان کرد کە حل لە تەواو ئەو دەورانانە ئێمە وتومانە کە ئەمانە نمایندەی سوڵح نین نمایندەی دموکراسی نین نمایندەی ئیسراحەت و ئەمنیەت نین حتا لە مواردێکە خەریکن بە زەرر سەرمایەداریش کارەکەن کوا ئەوە بە سەرمایەداریە تۆ لەنەوە وڵاتە شەڕ هەڵگرتان بێ ئەگەر ئەمنیەت ببێ ئەگەر ئاسایش ببێ سەرمایش ئەتوانێت دەور خۆی ببینێ حتا بە زەرر سەرمایەداریشە شاید بە زەرر ترامپ خۆی نەبێ هەرچەندە ماوە خۆش و ئیلان مارسیش زەرر زۆریان کرد بەڵام واقعا هەم بە زەرر کۆمەڵگاز هەم بە زەرر سەرمایەت هەم بە زەرر تەواو دنیای لە دۆخێکی ئاوهادا بەرەی ئازادی خوازی چی دەرفەتێکی هەیە و چی ئەرکێکی لەسەرشانە و لە ڕوانگەی ئێوە پێویستە چی شتێک کاتە دەستورکاریەوە ئێمە وازانین ئەگەر
دەرفەتێ بۆ جمهوری ئیسلامی کراوەسەوە کە بتوانێت جواب بە بەشێک لە نیازەکان خۆی باتەوە، بەشێک لە اقتصادی خۆی تەمین کاتوو، ئەم هەموو ناتەواوی و ناکامیانەوە بەوجود هاتووە لە ئێرانە بە میزانێک بتوانێت جواب ئەم نیازانە باتۆ، دەرفەتێکی زۆر باشیش بۆ چەپەکان و بۆ تەبەقەی کرێکار و بۆ ئینقلابیون و مبارزین ڕەقساوە. ئیسا لە عێراق بە جۆر خۆی، لە سووریە بە جۆر خۆی، وەلێ لە ئێران بە تایبەتی، چونکە ئێران ئینقلابی 57 دیوە. ئەگەر ئیسا ناڵێن مەشروتە شاید تۆزێ دوورتور بێ، وەلێ هەر دەستکەوتەکانی هەر ئاموزش و یادەوەریەکانی ئەو شۆڕشە کە لە مەشروتا بوو، لە 57 بوو، لە 401 بوو، ئەو هەموو ئێعتراز و ئێعتسابە سازماندراوە کە تەبەقەی کرێکار بەر لە 401 لە 98 لە 96 کردویانە گشت ئەو دەستکەوتانە ها بەدەست خەڵکۆ. دروسە لە عێراقا، لە سووریا، لە باقی شوێنەکانە، لە تورکیا شدوە نەبووە و شدوە ڕووی نەداوە. ئەکسەر ئاڵ و گۆڕەکان بە کودەتا و بە کوشتن و بە شەڕ و بەو شتانە تەواو بووە. بەڵام لە ئێران فەرقەکە، خەڵکەکەی بە پشت بەستن بەم دەستکەوتانەوە، بە پشت بەستن بەم ئاموزشانۆ ئەم شتانە وا فێری بوون، فێر ئەوە بوون کە ئیتر وەخت ئەوەسە کە هەوڵ بن بۆ خۆڕێخستن، هەوڵ بن بۆ ئەوە کە ئەو ئیتحاد و یەکێتیە بە شکلێک بێت کە ئەگەر ئێعتساب لە کارخانەیەکە، لە 2 کارخانە، لە 3 کارخانە ئەکرێ، ئەم ئێعتساباتە لە یەک هەڵ پێکرێت. ئەگەر مبارزاتێک هەیە کە هەیە لەناو تەقاویتەکان، بازنشتەکان، لەناو پەرستارەکان، کرێکارانێ وا لە خەچەخانەکان ئیشەکەن، لەناو تەلەبەکانی دانشگا، لە مەدرسەکان، لە هەر گۆشە و لەناو ژنانە، لە زیندانەکانە، ئەگەر ئەم مبارزە هەیە کە هەیە، ئەشێ ئەم جارە بە شێوەیەکی سازماندراو، بە شێوەیەکی ڕێکخراو لە ژێر ڕەهبەری چینی کرێکارە ئەم مبارزاتە بە شێوەیەکی زۆر باش ڕەهبەری بکرێ لە ڕێگەی خۆیۆ بڕواتە بەرەوە، دوور لە مەسائلێک وە کۆمەکەکە بەوە کە جمهوری ئیسلامی دەست بکاتۆ لە حەنای خەڵکە، هەر بە داخوازیکردنی خواستەکانی خۆیان، بە داخوازیکردنی حەقدەسەکانیان، محەلی کارەکەیان، سرویس هاتوچووەکەیان، داودەرمان و بیمەکەیان، بیمەی بازنشتگی و تەقاویتیەکەیان، بە تەواوی ئەو مەسائلە و ڕۆشنەسەری مەعاشیان لەگەڵ ئەم هەموو تەوەڕماوە، ئەم هەموو گرانیاوە ڕژاوە بەسەر خەڵکە. ئەم خاستانە مەترەحکردنی خاستی ئەکسەریەتی ئەو کۆمەڵگاسە. وەختی خاست ئەو کۆمەڵگاسە ڕەحەتیش ئەکرێت، ڕەحەتکە نییە وەلێ ئەکرێت ئەم محوەرانە ببێ بە کۆڵەکەهایەک کە ئەنواع و ئەشکاڵی تەشەکل و سازمان و ڕێکخراوەکان لە مەعەلمان و لە هەر کامێکیان تۆ دەسی بۆ بی لە دەور ئەم خواستانە کۆبنەوە. ئەمە ئەتوانێت هەم ئیمڕۆ خاستەکان بەراوردکە، هەم ئەم ئیتحاد و یەکێتیە زەمانەتی موقعیەتێ بکە کە سۆزی دووبارە دەسەیەکی تر سەرکوتکەر نێن و سواستەری خەڵک نەبن. هەر ئەمانەوە ئیمڕۆ لە زیندانەکانە، لە ژێر تێخ ئێعدامە، خەریکن ئێعتراز و مبارزە ئەکەن و پشتیوانیەکەن لە 8 مارس و خۆیان حاضر کردووە بۆ پشتیوانیکردن لە یەکی ئەیار و سرود ئەخوێن و دفاعەکەن لە کارخانەکانە، لە شرکەت‌های مختلفە، لە پترۆشیمی و گاز و نەوت و زەوباهەن و ئەوانە خۆ حاضرەکەن بۆ یەکی ئەیار. ڕەهبەران و ئینسانهای سەردەرچوو بە ئەحساس مەسئولیەت و کۆمونیست ئەشێ ئەم جارە لە فکر یەکخستن ئەم مبارزاتە بێ، لە فکر متحدکردن ئەم مبارزاتە بێ. ئەوە کە مبارزە هەیە موجودە، دەستیان خۆش بێ، جێگەی ئفتخارن بۆ
ئەتوانم بێژم بۆ تەواو دنیا ئەگەر ئەم جارە کە ئێمە ئارەزوومانە و ئێمە سیاستمان بۆی داڕشتووە و ئێمە ڕۆشنمان کردوەوە ئاڵوگۆڕێ بە وجود بێ بەرەو ئاڵوگۆڕێکی سوسیالیستی ئەڕوات ئەگەر ئەم جارە ئەم دەستکەوتە بچەسپێ مطمئنەن لە تەواو خاوەرمیانە ئەبێ بە سەرگۆڵ هەمووی ئەتوانێت ئیسفادەی لێکا هەمووی ئەتوانێت لە ژێر ئەو چەترا ئیسراحەت وەرگێت و ئیسفادەکە لەو دەستکەوتانە و کۆمەک وەرگێت لەو حکوومەتۆ کە توانوویەتی بە قودرەتی خەڵک بە قودرەت بکە و ئەو خەڵکە هەم دەستکەوتەکانیان هەم قودرەتەکەیان ئەخەنە اختیار تەواوی ئەو کۆمەلگانەوە ئیمڕۆ هەن لە ژێر دەخت و فشارە ئەمە تەنیا ئالتەرناتیڤێکە کە بتوانێت جواب نیازی ئەو جامعە باتەوە لە نەزەر ئێمە بۆیە مطمئنەن مشکلات خۆی هەیە سەختی خۆی هەیە ڕێگە دۆزینەوەی خۆی هەیە بەڵام جێگای خۆشحاڵیە کە ئەم موقعیەتە ئیمڕۆ فراهەمە لە ئێرانە ئەم موقعیەتە بە مبارزە و بە تێکۆشان و بە هەوڵ و لەلایەکیشۆ بە بەرامبەرکردن جمهوری ئیسلامی و بە فشارێک واهێناوێتی هەرچەند فشار و فەقر و فەلاکەت نابێ بە باعث انقلاب بەڵام ئاگاهی و تێگەیشتووی لە وەزعیەتێکی ئەمن و ئارامە ئەتوانێ هەوڵەکان زیاتر بخاتە یەک ئارامش ببێت زیاتر قسە و باس ئەبێت زیاتر یەکگرتووی ئەبێت زیاتر ئەڕۆن بەرەو ئەوە کە ئەو داعاکە بگۆڕن بە باری باشەکەی ئەو دەسەڵاتەکەشی کەوێتە دەست شۆڕەهای خەڵکی و شۆڕەهای کرێکاری و بەرحاڵ ئەو خەڵکەوە بەم ڕێگا چوون و توانیویانەوە حکوومەتە بەم جۆرە سەرنگون کرد. زۆر سپاس بۆ ئەو قسە و باسە سەرنجڕاکێشانە. لێرەدا کاتی بەرنامەکانمان هاتە کۆتایی و محەممەدی ڕاستی لە ڕابڕی حیزبی حکمەتی سخەتی ڕسمی زۆر سپاس لە قوربانی تۆ بم منیش زۆر سپاس بۆ کاتێکە بە منتاندا هەر بژی. ئازیزان هەر لێرەشدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو.